پیرۆزبایی ئەم ڕۆژە لە هەموو لایەکەکەم و بەتایبەتیش لە گەلی کوردمان دیارە زمانی کوردی زمانی دایکمانە. زمانی دایک لە سەرتاسەری جیهانە گرنگێکی زۆر تایبەتی هەیە، هەر بۆیە لەلایەن نەتەوە یەکگرتووەکانەوە ڕۆژێک تایبەت کراوە بە ڕۆژی جیهانی زمانی دایک، چونکە زمانی دایک یەکەم پرۆسەی زمانپەشانی ئێمەیە، یەکەم پەیوەندیمانە لەگەڵ دنیای دەرەوە لەو کاتەوەی کە ئێمە بە پرۆسی کۆمەڵایەتی بوونە ئەڕۆین و بە پرۆسەی ناسینی کەڵچەرمان ئەڕۆین و ناسینی کولتورمان، تاکە هۆکار زمانە، جگە لەوەی کە ئێمە پەیوەندی گرتی نازارێکی ئەوانەمان هەیە، بەڵام بەڕاستی لە هەموو لایەن توێژەرانەوە زمان بە باڵاترین هۆکاری پەیوەندی گرتن دانرێ، واتە بۆ کۆمیونیکیشن، بۆ پەیوەندی گرتن، بۆ تەواصل زمان زۆر زۆر باڵایە. اینجا زمان بەڕاستی هەرچەند وشەیەک نییە ئێمە قسەی پێکەین، لەگەڵ قسەکردنمانە هەستمان دەرەبڕین، ناخمان دەرەبڕین، نۆرمە کۆمەڵایەتیەکان جێبەجێ ئەەکەین، بیر و باوەڕەکانمان ئاڵوگۆڕ پێەکەین، ئایدیاکانمان ئەگۆڕینەوە، جیهانبینی خۆمان دەرەبڕین. یعنی زمانی یەک دنیا چۆنەڵی ژمارەیەکی زۆر ئەرکی کۆمەڵایەتی هەیە، کاکرێ دواییتر باسیکەین. یعنی پێڵێ social functions of language، یعنی ئەو ئەرکە کۆمەڵایەتیانە چین کە زمان جێبەجێیەکە. ئێمە کاتێ سڵاو لە یەکەکەین ئەمە ئەرکێکی کۆمەڵایەتی جێبەجێەکەین، کاتێک کە سوپاسی یەکتر بکەین یا خواحافیزی بکەین، یان فەرموو لە میوانێک بکەین، یان دانوستان بکەین، یا دیبیت بکەین، یان گوتارێکی سیاسی پێشکەشکەین، یا هەڵمەتی هەڵبژاردن بەرپا بکەین، هەمووی پێویستمان بە زمانە، کەواتە زمان تەنها چەند وشەیەک نییە کە ئێمە گوزارشتی پێ لە ناخی خۆمان بکەین، بەڵکو ئەتوانین بڵێن بوونمانە، ناسنامەمانە، بیر و باوەڕ و کەڵچەر و نۆرم و چۆنەڵی مەراسیمەکانمانە. دیارە وەکو وتمان ڕۆژی جیهانی زمانی دایکە، چونکە بۆ ڕۆژی زمانی کوردی کاتێکی جیاوازتر هەیە. زمانی دایک لە هەموو لایەکی جیهانە، ئەوەش کە چیرۆکێکی هەیە، چەند خوێندکارێکی بەنگالیانیز بە زمانی دایکی خۆیان بخوێنن، بەداخەوە لە خۆپیشاندانەکانە تیرۆریان بەرامبەرکرا، ڕێگەیان پێنەیان. ئێستاش خۆمان نەزانین وەکو یەکێک لە هۆکارەکانی چەوساندنەوە ئەوەیە کە تۆ نەهێڵی کەسێک بە زمانی دایکی خۆی قسە بکە یا بخوێنێ. ینی ئەوانەی کە کللتوری باڵا دەست بوون یا هەژمونیان هەبوو بەسەر نەتەوەکانی ترا، وەکو بڵێ کلیلەکەیان دۆزیوەتەوە، چونکە تۆ کە یەکێکت داڕنی لە زمانی دایک، لە مێژووی خۆی دایڕنی، لە نەتەوەکەی خۆی دایڕنی، لە ناسنامەی کللتوری و ئیتنیتی تەنانەت ئیتنیکی خۆی دایڕنیت، لە ئاینی خۆی دایڕنیت، چونکە زۆربەی شتەکانمان ئێمە بە زمانی دایکمانە. ئەگەر لە زمانی دایکماندا ببڕین، یەک دیواری گەورە لە نێوان ئێمە و کللتورەکەمانە دروستە بێ. ئەوەی کە من تێبینی ئەەکەم دیارە لە ناو خوێندکارانی زانکۆیە هەمووی وەکو یەک نییە، ئەکەوێتە سەر بەشەکان، بۆ نمونە بەشی زمانی کوردی گرنگێکی تەواویان بەم پرسایە، بەشی زمانی فارسی. بەڵام من ڕەنگە بڵێم شارەزایم لە بەشەکەی خۆم زیاتر بێ کە بەشی زمانی ئینگلیزیە. خوێندکارەکانی بەشی ئێمەش ئەم بوارەیان فەرامۆش نەکردووە، هەرچەندە بە حکمی خوێندنەکەیان زیاتر لە کللتوری بۆکو بڵێ ئێمە بیانیە کللتوری ئینگلیزا قوڵە بنەوە، چونکە ئەدەبیات ئینگلیزیە خوێنن، نۆڤڵ و دراما و شیعری ئینگلیزیە خوێنن. بەڵام ئێمە وەکو مامۆستا هەمیشە هەنیانە دەین ئەم لایەنش فەرامۆش نەکەن، چونکە تۆ ئەگەر بتەوێ زمانی دووهەم یا زمانی بێگانە یا زمانی سێهەم فێر بیت، ئەبێ زۆر بەباشی زمانی دایکی خۆمان بتوانین بەکاری بێنین بۆ نووسین، بۆ خوێندنەوە، چونکە ناتوانین قوڵ بینەوە. لەبەرچی تۆ کاتێک بۆ نمونە لە ئەکتەوێ ببی باوەرگەڕ، ئەگەر ئیدیەمێک، پرۆڤێربێک، شعرێک لە زمانی ئینگلیزیە نەزانی بەرامبەرەکەی چییە لە کوردیە، ناتوانیت وەرگێڕانێکی وشە بە وشەی بۆ بکەیت، کاتێک کە ئەیکەوێتە هەڵەی زۆر گەورەوە. اینجا ئێمە ئەگەر لە زمانی دایکی خۆمان شارەزانە بین، ناتوانین لە کللتوری وڵاتەکانی تریش تێ بگەین. لەبەرەوە ئێمە هەندیانەیەین بەڕاستی و ئەوەندەی من تێبینی ئەەکەم زانکۆ حکومیەکان باشترن لەمڕۆوە. ڕەنگە زانکۆ تایبەتەکان هەندێکیان ئەوانەیان کە بە تەواوی زمانی خوێندنیان ئینگلیزیە کەمتر لەم بوارەیە، هەرچەندە بەپێی ڕێنمایی خوێندنی وەزارەتی خوێندنی باڵا ئەوانەیەکمانەیە بۆ کوردۆلۆجی لە قۆناغیەکە، بەڵام بەداخەوە تەنها یەک سمێستەرە خوێنرێ، 2-3 مانگ و تەنیاش چەند وەکو بڵێ وانەیەکە. ئەبێ لێرەوە ئێمە فێریانکەین زمانی کوردیان لەلا شیرینکەین، تەنانەت بۆ ئەوانەی کە پسپۆڕیان زمانی کوردی نییە. هەموو بەشە زانستیەکان پێویستیان بە زمانی کوردیە، چونکە بە نەتیجە لەگەڵ کۆمەلگەی کووردە
مامەڵاکەن کاتێکی بە پزیشک خۆ لەگەڵ کووردا مامەڵاکە یا ئەبێ بە ئەندازیار یا بە پارێزەر ئەبێ بە هەرچی لەبەرەوە ئێمە زۆر پێویستمانە زیاتر جەخت لەسەر ئەم بوارە بکەینەوە. دیارە ئێمە لەسەر ئاستی هەموو جیهان نەک تەنها لە کوردستان ئێستا پێی ئەوترێت گلۆبال لانگوێج زمانی ئینگلیزی زمانێکی جیهانیە یا پێوتە یونیڤەرسال لانگوێج زمانێکی گردونیە لەبەرەی زمانی زانست و تەکنەلۆژیا و پەیوەندە نێودەوڵەتیەکان و سیاسەتی نێودەوڵەتی و زمانی UN و بڵێنەتەوە گرتوەکان و ئەمانەیە. ئەمە تەنها بۆ وڵاتی ئێمە ڕاست نییە هەموو نەتەوەکانی تریش کەڵچەرەکانی تریش بە دوو ڕوانگە سەیرەکەن هەندێکی وەکو هەڕەشە ئەیبینێت چونکە ئەڵێ ئەمە ڕەنگە سەر کێشێ بۆ ئەوەی پێڵێن ئیمپریالیزم یا داگیرکاری زمانەوانی لینگویستیک ئیمپریالیزم هەروەکە دواییتر سەرکێشێ بۆ کەڵچرال کۆلۆنیالیزم چونکە تۆ کە زمانێکت وەرگر کەڵچەرەکەشی وەرەگری کللتوری ئەو زمانەش وەرەگری ڕەنگە بێتە هۆی لاوازکردنی نۆرمە کللتوریەکانی خۆت بەڵام هەندێک بە دەرفەت ئەیبینن یعنی هەردوو ڕووەکەی هەیە لەوانەیە وەکو هەڕەشە سیر بکرێ هەندێکیش بە دەرفەتەی بینن کە ئێمە چۆن پەیوەندیمان لەگەڵ جیهانی دەرەوە بەهێز بکەین لە ڕێی زانینی زمانی ئەوانەوە چۆن بە زمانی ئینگلیزی باسی زمانی کوردی بنووسین ئێستا من زۆر خۆشحاڵە بم کاتێکە سێرچەکەم لە ئینتەرنێت بۆ زاراوەیەک لە زمانی کوردیە هەندێک لێکۆڵەر و توێژەری نێودەوڵەتیمان هەیە لەبارەی زمانی کوردی و بە ئینگلیزی نووسیویانە ئەمە شتێکی زۆر زۆر باشە کە ئێمە کللتور و زانستی زمانی خۆمانەکو کورد ببینە ناو زمانەکانی تریشەوە ئێمە هیچمان زمانی ئێمە هیچی کەمتر نییە لە زمانەکانی تر ئەگەر زیاتر نەبێت کەمتر نییە اینجا لە ڕوانگەی زمانەوانی یا زانستی زمانی کۆمەڵایەتیەوە هیچ زمانێک هیچ دایالێکتێک باڵاتر نییە لەوی تر تەنانەت ئەگەر 100 کەسیش قسەی پێ بکە لەبەرەوەی بۆ ئەو 100 کەسە ئەوە سەرێکیترین هۆکاری پەیوەندیگرتنیانە کەواتە بۆ ئەوان لە هەموو زمانە گرنگتر ئەو دایالێکتی خۆیانە اینجا بوونی دایالێکتی جیاواز ئێمە بەداخەوە لەبەرەوەی کە هەندێک جار شارزایی تەواومان لە زانستی زمانانیە وازانین ئەمە تایبەتە بە زمانی کوردی کە جیاوازێکی زۆرمان هەیە لە نێوان زاراوەکانە بڵین زاری هەورامی یا زاری کرمانجی ژوورو یان زاری ناوەڕاست بڵێن دیالێکتی سۆرانی و ئەمانە ئەمە ڕاستە بۆ هەموو زمانەکانی تریش بەڵام هاتوون دیالێکتێکیان دیالێکتێکیان کردۆ بە وەکو زمانی ستاندارد زمانی نووسین زمانی خوێندن زمانی دامەزراوە فەرمیەکان زمانی میدیا و یاسا و ئەمانە یعنی ئەمەی لای ئێمە هەیە لە هەموو زمانەکانی تریشا ڕاستە بەڵام خۆمان چۆن مامەڵە لەگەڵ زمانی ئینگلیزیاکەین ئایا بە هەڕەشە ئەگەر زمانی دایکی خۆمان پشتگوێ بخین و وەکو بەداخەوە لە ئێستا بە تایبەتی لە بواری کەرتی تایبەتە کە لە دایانگە و باخچی ساوایانی بڵین باخچی مناڵانیش ئەبینرێ زۆر شانازی بەوەکەن کە مناڵەکان فێری ئینگلیزیەکەن من لەگەڵ ئەوان فێری زمانی دایکی خۆمانیان بکەن فێری کوردیان بکەن زۆر بەباشی چونکە دوایی خۆیان ئەتوانن فێری زمانەکانی تر بن هەروەکو ئەو نەوانەی ئێمە کە بە زمانی دایکیش خوێندومانەت بەشێکی خوێندنمان هەرچەندە پێشتر بە عەرەبی بوو دوایی تر ئەلحەمدا بوو بە کوردی بەڵام زمانی عەرەبیش فێر بووین زمانی ئینگلیزیش فێر بووین ئێستا ئەوەی کە هەیە ئێمە ئەتوانین زمانی ئینگلیزی بکەین بە دەرفەتێک بە هەلێک بۆ قۆستنەوەی کە باشتر خزمەت بە زمانی دایکی خۆمان بکەین نوێچین و توێژینەوەی زیاتر بکەین ئەوەندەی کە ئەبینێ لە خوێندنی تایبەتە زیاتر گرنگی بە زمانی ئینگلیزیە درێ ئێستا زمانی ئینگلیزی ئەگەر سیر ڕێکلامی باخچەکانی مناڵان یا خوێندنی بنەڕەتی و ئەمانە بکەین وەکو بڵێ شتێکی جیاکەرەوەی ئەوان ئەوەیە کە مناڵەکان فێری ئینگلیزیەکەن بەڵام بەڕاستی من لەگەڵ ئەوەیان یەکەم جار فێری زمانی دایک ببن بە پاراوی قسەی پێ بکەن چونکە ئەوە زمانی پەیوەندیگرتنیانە لەگەڵ کۆمەڵگەکەی خۆیان وەکو باسمان کرد ئەگەر تۆ مناڵ لە زمانی دایکیدا ببڕی یا بزمانێکی زۆر سادە فێر بێت دوایی ناتوانێت لە قوڵایی کللتوری خۆی فێر بێت تێبگا ناتوانێت بەداخەوە لە شعر و قەسیدە و وێژە و ئەدەبی خۆمان تێبگا ناتوانێت نالی و سالم و کوردی بناسێت چونکە ئەو هیچی لەبارەیانەوە نەبیستووە یعنی ئێمە وەکو چۆن لە نەوەکانی پێش ئێمە توانیان لە ڕێی کللتورەوە ئەم هەموو شتە جوانە بۆ ئێمە بگوێزنەوە گرنگیدان بە ئەدەبی خۆمان بە زمانی خۆمان بە کللتور و مێژوی خۆمان بە نەتەوەی خۆشکامانە هەمووی شناسی نەتەوەی دروستەکەن ئەگەر ئێمە ئەوانە ئیهمال بکەین و پشتگویان بخەین ئەو شانازیە کللتوریە و مێژوی نەتەوەیە ناتوانین بگوێزینەوە بۆ نەوەکانی داهاتوو لە پرۆسەی بە کللتورکردن و بە کۆمەڵایەتیکردنە زمانی دایک ڕۆڵێکی زۆر زۆر گەورە ئەبینێ
بۆیە ئێمە ئەتوانین بڵێن زمانی ئینگلیزی هەم هەڕەشەیە هەم فرسەت و دەرفەتە. ئەگەر خۆمان بزانین چۆن مامەڵەی لەگەڵاکەین ئەتوانین زۆر بەباشی سوودی لێوەربگرین. وەکو وتمان دنیا بە زمانی کوردی بناسیێنین، توێژینەوەکانمان لەبارەی زمانی کوردیەوە بە ئینگلیزی بنووسین ئەوانەمان کە ئەتوانین، بۆ ئەوەی لەو تۆڕە جیهانیەی کە هەیە بۆ زانیاری و هەر کەسێ سێرچی کرد بۆ زمانی کوردی بزانێت کە ئێمەش چ بەشداری و چ چالاکیەکمان هەیە و چۆن ئەتوانی خزمەت بە شارستانێتی مرۆڤایەتی بکەین لە ڕووی زمانەوانیەوە. ئێمە پێویستمان بە ئەنجامدانی توێژینەوەی زانستیە، پێویستمان بە ڕاپرسیە، چونکە من ناتوانم بە گشتی باز لە هەموو زانکۆ تایبەتەکان و هەموو بڵێن قوتابخانە و خوێندنگە تایبەتەکان بکەم، چونکە جیاوازیان هەیە. خوێندنگەی تایبەتی وامان هەیە گرنگی بە زمانی کوردی شەیە لە پاڵ زمانی ئینگلیزیە کە ئەوە زۆر باشە. ئێمە ساڵی ڕابردوو لەگەڵ دوو خوێندکاری قۆناغی چوارە کە باسی دەرچوونیان بوو توێژینەوەیەکمان کرد، ڕاپرسیەکمان کرد لە نێوان بڵێن دوو خوێندنگەیە. ڕاپرسیەکە ئەوە بوو کە بزانین تا چەند بە زمانی دایک ئاشنان، چەند بە کللتوری خۆمان ئاشنان، چەند بە زاراوە کللتوریەکانی خۆمان ئاشنان لە ناوی شتەکانەوە، لە ناوی خواردنەکانەوە، بۆ نمونە وەکو دروێنە و وەکو گەنمە کوتا و وەکو گوێزەبانە و وەکو بووکە بەبارەنە، ئەم شتانەمان خستبە ناو ڕاپرسیەکەوە. ئەتوانم بڵێم ئەو ئەنجامەی کە بۆمان هاتەوە کاریگەری زمانی ئینگلیزیمان بینی لەسەر لاوازکردنی پەیوەندی ئەو خوێندکارانە بە کللتوری خۆیانەوە. هەرچەندە ئەو قوتابخانانەی کە هەڵمان بژارد بوو ئەوانن کە گرنگی بە زمانی کوردی شەیەن، گرنگی بە بۆنە نەتەوەیەکانیان، گرنگی بە بۆنە کللتوریەکانیان، گرنگی بە پۆشاکی کوردی و ئیتر هەموو ئەوەی کە پەیوەندی بە کللتوری خۆمانەوەیە. ئەتوانم بڵێم ئەم ڕێژەیە ئەگۆڕێت لە شوێنێک بۆ شوێنێک. لە هەروەها گرنگی خێزانەکان، دایک و باوکەکان چەند گرنگی بە زمانی خۆمان بن وەکو شتێکی پیرۆز و وەکو شتێکی تایبەتمەندی و جیاکەرەوەی خۆمان سەیریکەن، مناڵەکانی ژوا سەیریەکەن. ئەگەر بە چاوی پلە دوو سەیری زمانی کوردی بکەن و بڵێن کوردی بۆچی باشە و لە هیچ کوێ بەکار نایەت و زمانی خوێندن و تەکنۆلۆژیانیە و زمانی پەیوەندیگرتنی دەرەوە نیە و سبێنێکە ئاچیتە دەرەوەتەوە بە زمانی ئینگلیزیە خوێنی، بێگومان لای نوێش ئەم بایەخە نادرێ بە زمانی دایک. ئەتوانم بڵێم بە پلەی یەکەم پەروەردە لە خێزانەکانەوە. ئێمە چەند گرنگی پێبین، چەند مناڵەکان گوێچکەیان بە پەندی کوردی و بە ئامۆژگاری کوردی و بە کللتوری خۆمان و بە نۆرمی جوانمان و بە وشە کوردیەکان، بە ناوی ناوچە سروشتیەکانمان، ناوی ناوچە جوگرافیەکانمان، شێوەزارەکانمان، یعنی ئەو گوێچکەیان بۆ دروست بکەین کە بە هەستیار بێت بەرامبەر کللتوری نەتەوەیی خۆی بە شتێکی گرنگی بزانێت. ئەو گرنگیە لە خێزانەوە دەست پێکە. دوایی یەتە ناو باخچەی مناڵان و بڵێن خوێندنگەی سەرەتایی و بنەڕەتی کە ئیتر لەوەوە ئیشی پەروەردە دەست پێکە. اینجا میدیاکانی خۆمان، کەناڵەکانی میدیا، دامەزراوە پەروەردەیەکانی تر، دامەزراوە حکومیەکان، تەنانەت مزگەوتەکان، یعنی هەموو ئەم پرۆسەیە ئەتوانم بڵێم شتێکی گشتگیرە، پرۆسەیەکی گشتگیرە لەناو هەموو جومگەکانی کۆمەڵگەیە دەوری خۆی ئەبینی. یعنی پلانی زمانی و سیاسەتی زمانی و تەنانەت سیاسەتی کللتوری ئەبێ حکومەت خۆی خەمی ئەم بوارەی بێت، چونکە تۆ کە سیاسەتی کللتوری دائەڕێژی، سیاسەتی زمانی دائەڕێژی، ئەبێ بزانی کەناڵەکانی ڕاگەیاندنە چۆن وزاراوەکان بەکارێنن، چونکە ئەو زاراوانی تۆ بەکارێنی کاریگەری ئەبێکەوێتە سەر زاری خەڵک. ئایا ئەم زاراوەی بەڕێکی بەکار هاتووە یا بە هەڵە ئەڕاتە ناو خەڵکی، یان ئەو جیاوازە زۆرەی لە کەناڵەکانی میدیای لە هەڵبژاردننی زاراوەکانە هەستی پێەکەین، یعنی هەرێکێ بۆ خۆی ئەتوانم بڵێم شێوەزارێکی هەیە. ئەمە ئەوەی کردووە کە ئێمە هەست بۆ پەرتەوازەیە بکەین لەگەڵ ئەوەی کە زمان یەکەم هۆکاری خستنینێتەوەیە. یعنی مەسەلەی زمان یەکەم هۆکارە جگە لە هۆکارەکانی مێژوو ئاین و شوێنی جوغرافی و ئەمانە، چونکە زمان تەنانەت خەڵک ئەگەر لە هەمان ناوچەی جوغرافیشان نەژیت ئەو هەستەنەتەوەی بۆ دروستەکە. سە کوردەکانی هەندەران و لە دیاسپۆرا سیرەکەی کاتی نەورۆزیە یا کاتی بۆنەیەکیە یا کارەساتێک و ستەمێکی وەکو ئەوەی ڕۆژئاوایەت چۆن یەکیانە خات. یعنی ئەوە زمان و ئاڵایە کە ئێمە هەستەکەین سەر بەنەتەوەیەکین، ئەو هەستی پەیوەستبوون و وابەستەیە بە زمان دروستە بێت. جا ئێمە ئەگەر بمانێنەوەکانمان ئەو هەستیان بۆ بگوێزرێتەوە ئەبێ خەممان بێ، نابێ بێخەم بین لەوەی کە ئێمە لەگەڵ ئەوان نەک زمانی ئینگلیزی چەندین زمانی کەشفێر بن، بەڵام بە پێشگوێنەخستنی زمانی دایک. چونکە ئێمە لە مەسەلەی مامەڵە لەگەڵ کللتوری ترا
4 استراتیژمان هەیە. یەکەمیان ئەوەیە کە ئێمە خۆگونجاندنمانە بێت، یعنی فێری زمانێکی ترە بین بە پاراستنی کللتور و زمانی خۆمان. استراتیژیکی تر ئەوەیە کە ئەسیمیلیشنە، واتە هاوشێوە بوون. ئەم کەسە زمان و کللتوری خۆی پشتگوێخا بە تەواوی زمان و کللتورێکی تر فێرە بێ. یەکێکی تریان جیاکردنەوە سێپەرێشنە کە بە تەواوی ئەم دوانە هەستەکە هیچ پەیوەندیەکیان بە یەکەوە نیە، لەگەڵەوەی ئێمە ئەتوانین بە هەزاران پەیوەندی بدۆزینەوە، بۆ نمونە لەوان زمانی کوردی و زمانی ئینگلیزیە. هەر لە زانستی زمانەکانە ئەوەی کە لە زمانی ئینگلیزی توێژینەوە و لێکۆڵینەوە لە بارەوەکرەوە، ئێمەش لە زمانی کوردیە هەمانە. یعنی شتێک نییە لە زمانی ئینگلیزیە هەبێ و لە زمانی ئێمەیان نەبێ. لە ڕوانگەی زانستی زمانی کۆمەڵایەتیەوە بێ، لە پراگماتیکسەوە، لە سێمانتیکسەوە بێ. ئێستا خۆشبەختانە لە بەشی کوردی زانکۆی سلێمانی زۆر توێژینەوە هەیە. مێتۆدە پێشکەوتەکانیان هێناوە لەسەر زمانی کوردی جێبەجێیەکەن کە ئەوە بەڕای من خاڵێکی باشە، وەکو بڵێ خۆگونجاندنی ئەم دوو کللتور و زمانەیە لەگەڵ یەکتریە. استراتیژی چوارەمیش ئەوەیە کە پراوێز خستنە. هەندێک لەبەر ئەوەی زمانێکی نوێ فێر بێ، واز پراوێزیەخا، زمانی دایکی پراوێزەخا، کللتوری خۆی پراوێزەخا، ڕەنگە لە ناخی خۆیان ململانەیەکیشی بۆ دروست ببێت، چونکە تۆ پێڵی زمانی ئینگلیزی گرنگە، بەڵامێتەوە لە ناو ماڵی خۆیە بە زمانی کوردی قساکە، ڕەنگە نەتوانێت ئەم خۆگونجانە دروستکە. ئەمە جگە لەوەی کە بەهاو نۆرمە کۆمەڵایەتیەکان ئێمە یەک کۆمەڵ سروت و مەراسیم و نۆرم و ترادیشن و دابوونەریتی ئاینی و کللتوری خۆمان هەیە کە تایبەتە بە نەتەوەی خۆمان. ئێمە بۆچی واز لەمانە هەمووی بێنین بچین هی نەتەوەیەکی کە جێبەجێ بکەین؟ یعنی لە ژیانی کۆمەڵایەتیە کۆمەڵێک شت لای ئێمە هێڵی سوورە، بەڵام لە کللتورەکەی ترە ئازادی تاکە کەسیە. بۆ نمونە لە مامەڵەی هەردوو ڕەگەز لەگەڵ یەکتریە لە پێش هاوسەرگیری و ئەوانەیە کە ئەمە بۆچی ئێمە ئەم جێخاڵە بەهێزەی خۆمان کە لەوانەیە بڵێم ئەگەر ڕۆژئاوا بیتوانێت بگەڕایەتەوە بۆ ئەو نۆرمانە کە پێشتر لەسەری بوون، کە ناتوانێت ئێستا بگەڕێتەوە، چونکە گۆڕانی کللتوری ئەگۆڕێت بەڵام ناتوانانی بگەڕێتەوە. کاتێک کە شت بوو بە کللتور پیادەکرا، گەڕانەوەی زەحمەتە. ئێمە خاڵی جیاکەرەوەی خۆمان ئەوەیە کە کۆمەڵێک بەهاو پرەنسیپ و نۆرمی جوانی ئاینی و کللتوری و نەتەوەیمان هەیە. اینجا جاکەرەوەی نەتەوەکان بەم شتانەوەیە. لە سەرتاسەری جیهان بڕۆ سێریکە بۆچی ئەڵێ کللتوری جیاواز. یەکێک لە توێژەرەکان ئەڵێ هەمەڕەنگی تاموچێژی کۆمەڵگەی مرۆڤایەتیە. یعنی ئەڵێ هەمومان ئەگەر وەکو یەک بین، هەمان جلوبەرگمان هەبێ، هەمان زمانمان هەبێ، هەمان دابوونەریتمان هەبێ، ژیان لەسەر زەویە زۆر بێزارکەرە بێ. ئەگەر خوای گەورە بیویستایە کۆمەڵگەی مرۆڤایەتی بە یەک میلەت خەڵقە کرد، بە یەک نەتەوە. بەڵام ئێمەی بە جیاوازی دروست کردو. بۆچی؟ کردومان بەگەل و نەتەوە و هۆزی جیاواز بۆ ئەوەی یەکترناسین و ئاشنایەتی و خۆشەویستی لە نێوانتانە هەبێت، چونکە ئێمە پێش هەموو شتێ لە برایەتی مرۆڤایەتیە براین، یەکسانین، یەک خێزانین، لە یەک بەرەبابین. دوایتر لە شتەکانی تراجیابینەوە. اینجا ئەم تایبەتمەندی کللتوری خۆمان لە جلوبەرگمان، لە زمانمان، لە نۆرمان، ئێستا هیچ نەتەوەیەکی تر نییە لەسەر زەویە جلوبەرگی کوردی بپۆشێ. ئێمە بۆ شانازی بە جلوبەرگەکەی خۆمانەوە نەکەین؟ بۆ شانازی بەو ڕێو ڕسمە جوانانەوە نەکەین کە هەمانە، لەگەڵ ئەوەی کە واز لەوانش بێنین کە هەڵەیە یا بە هەڵە هاتوۆتە ناومان. لەگەڵەوانی ئێمە هەموو شتێ بە پیرۆز بزانین. بەڕاستی ئەبێ هەڵسەنگاندنێکی بیرکردنەوەیکی ڕخنەگرانەمان هەبێ، ئەوەی کە باشە و خزمەتی دابوونەریت و نەتەوە و میلەت و ئاینەکەمانەکە دەستی پێوە بگرین، ئەوەی کە پەرتەوازە و پەرتپەرتمانەکە وازی لێبێنین بۆ ئەوەی ئەو تایبەتمەندە جوانی خۆمان بپارێزی. کاتێک بۆ سەردەمانێک بۆ کورد سالاری ئەم ناوچانە بووە، حکومڕان بووە، فەرمانڕەوا بووە، یعنی لە شارستانێتەکانە پشکی باشی بەرەکەوێ، زانایانی کورد خزمەتێکی زۆر باشی شارستانێتی ئیسلامی و مرۆڤایەتیان کردووە. بەڵام ئێمە ئەگەر بمانەوێ ئەم بارودۆخی ئێستا هەڵسەنگێنین، ئەمە ئەنجامە، ئەمە بەرەنجامی کۆمەڵی سیاساتە کە بە درێژایی مێژوو ستەمی لە کورد کردووە. لە سەردەمی ئەتوانم بڵێم لە سەدەی 20ەمە ڕێکەوتنامەی سایکس بیکۆ گەورەترین گورز بوو کە بەر کورد کەوت. کاتێک کورد نەبوو خاوەنی دەوڵەتی خۆی دابەش کرا بەسەر دەوڵەتەکانی ترا، شارستانەتی ڕۆژئاوا بەداخەوە، ئەڵێم زۆر بەداخەوە، کە جارنامەی جیهانی مافەکانی مرۆڤ هەیە، کە ئەو هەموو ڕێکەوتنامەیە هەیە کە لە مافی ئینسان کە بە زمانی دایکی خۆی قسە بکە، ئەتوانم بڵێم سەرەتاییترین مافە کە خوای گەورە پێی ڕەوابینیوە. یعنی خوای گەورە خۆی وەکو باسمان کرد میلەت و نەتەوەکانی بە جیاواز خەلق کردووە و
تەنانەت اختلاف الألسنة والألوان باسێکە لە قورئانە، جیاوازی ڕەنگ و زمان یەکێکە لە ئاياتی خوای گەورە. ومن آياته اختلاف ألسنتكم وألوانكم. ألسنة چیە؟ يعني زمانە، لغاتە، لیسان. ئەم جیاوازی زمانە خۆی بە بەڵگەی گەورەی خۆی باسێکا خوای گەورە کە تۆ ییت ئەتەوێت ئەم بەڵگەیە بسڕیتەوە. یعنی ئەو کەسی کە بەرامبەر زمانی نەتەوەیەکی ترەوەستێتەوە، ئیتر ئەگەر مسلمانە یان مسلمانیە هەر نەتەوەیەکی ترە، ئەوێت ئەم ئاەتە بسڕێتەوە. چونکە ئێمە کەس بەدەستخۆی نییە ئەگەر لە خێزانێکی ئینگلیزە لەدایک بوو بێ یان فارس بوو بێ یا فەڕەنسی بوو بێ یان کورد بوو بێ هەر کەس بوو بێ. اینجا ئەم جیاوازی زمانە نابێت لە شکۆمەندی مرۆیی ئێمە کەم بکاتەوە، چونکە ئێمە بەو جیاوازیانەوە جوانین. بەڵام بەڕاستی مەسەلەی سایکس بیکۆ ئەو گورزەی بەر کوردیان خست، هاتن ئەم وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەم سیاسەتە هەتا ئێستش بەردەوامە، کاتێک کە ئەو جیاکاریەیان خستە نێوان نەتەوەکانەوە، چونکە دەوڵەتی نەتەوەیی لە سەردەمەکانی زووا بوونی نەبووە. دەوڵەتی نەتەوەیی لەسەر ئەساسی نەتەوە ئێستش خۆیان لە ئەوروپا، لە ڕۆژئاوا بڵێن لە ئەوروپا و ئەمریکا جێبەجێ ناکەن. دەوڵەتی هاوڵاتیە. ئەم هاوڵاتیە ماف و ئەرکی هەیە. ئیتر کوردە، عەرەبە، مسلمانە، جوولەکەیە، مەسیحی، هەر کەسێکە. دەوڵەتی هاوڵاتی بە یەک چاوسەیری هاوڵاتیەکانەکە، هەر ڕەنگ و زمانێکیان هەبێ. بەڵام بەڕاستی ئەم سیاسەتە بۆ وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆچی بەڕەوای نابینن؟ بۆچی نایڵێن ئێمە حکومڕانیەکی دیموکراسیمان هەبێ؟ ئەوە تا لە هەموو دەرکەوت کە ئەو دیکتاتۆرانەی لە جیهانی عەرەبی ئیسلامیە ئەڕوخێنرێن و خەڵک ئەیان هێنێتە خوارەوە، هەمووی ڕۆژئاوا پاڵپشتیان بووە، ئەو نەیهێشتە بڕوخێن. باشە حاکمێک هەر لە وڵاتی خۆمانە، یعنی سەدام حوسێن چی نەکرد بە کورد، بەعس چی نەکرد بە کورد لە کیمیایی و لە ئەنفال و لە ستەم و لە ئەمنە سوورەکە و لە هەموو شتێ. ئەی بۆچی نەیانێش بکەوێ؟ ئەی بۆچی نەیانێش ڕاپەڕین سەرکەوتوو بێ هەتا و کاتی ئیشیان پێی بوو؟ ئێستا هەموو یاریە نێو دەوڵەتیەکان دەرەکەوێت کە بەداخەوە ئەو مافی مرۆڤەی بۆ خۆیان ڕەوای ئەبینن، بۆ ڕەشپێستێکی بەڕەوا نابینن، بۆ خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی بەڕەوا نابینن. فۆکەسەکەیان لەسەر نەوت و غاز و ئەم سامانە سروشتی ئەم مەنتیقانەیە، بۆیە ئێمەیان کردو بە دوژمنی یەکتری. بەداخەوە گەلانی ئەم ناوچەیەش کەوتونەتە ناو ئەو یاریەوە، ئەو یاریە قێزەونەوە، ئەو پیلانگیێڕیەوە. ئەگینا ئەگەر وڵاتانی مسلمان بەدەر لە ڕەنگ و زمان بڵین زمانی نەتەوەکان ئەو یەکبوونیان تیا بواە، یەکێتێکیان تیا بواە، ئێستا ئەوانیش بە جۆرێکی تر مامەڵەیانە کرد. بەڵام ئەزانن کە تۆ خەڵکی پارچە پارچە کرد، نەک ئەتوانی حکمی بکەی، ئەتوانی بیچی سڕیتەوە. بەداخەوە ئەو پارچە پارچەکردە هەتا ئێستا ئێمەش خۆمان هۆکار بووین. بەداخەوە هەر سەیری کە لە هەرێمی کوردستان ئەتوانین بڵێن ئێمە لێرە پارچە پارچەین لە ڕوانگەی حکمی کارگێڕی ئەوانەوە، هەرچەنە ئەم قەوارەی هەرێم تاکە هیوای کووردە، یعنی ئەزمونێکە کە لە مێژووی کووردا سەری گرتووە و خاوەن کیانی خۆمان و حکومڕانی خۆمانین، ئەبێ بە خۆمان بەهێزی بکەین، نابێت لاوازی بکەین. بۆیە سەیرەکی دوژمنانی ژەتوانن ئەو زەفەرەمان پێبەرن. ئێمە ئەگەر خۆمان وەکو شاعیرەکانەڵێن دەردە کورد لە ئەو ناکۆچیایە. بەڕاستی کەسانی زۆر هۆشمەندمان هەیە، بیریارمان هەیە، ئازاین، وەکو وەصفمانەکەن جنگاوەری باشین. بەداخەوە سەیرەکەی تەنها ئەو لایەنە هێزی ئێمە بەکارێن کە جنگاوەری باشین. دوای ئەوە دوای جنگ چی؟ دوای شەڕکردن چی؟ دوای شۆڕشی چەکداری چی؟ ئەی بۆ ناهێڵن وەکو گەلانی تر ئێمەش لەسەر پێی خۆمان بۆستین، خاوەنی دەوڵەتی سربەخۆی خۆمان بین لەگەڵ پارچەکانی ترا. بۆیە بەداخەوە ئەتوانم بڵێم ئەوەی کە ئێستا ڕوئەیە بەرەنجامی سیاسەتێکە کە 100 ساڵ لەمەوە پێش لە سایکس بیکۆ وا بوو بە 100 ساڵ زیاتریش ئەو پلانەی بۆ داڕێژرا بوو کە گەلانی ئەم ناوچەیە هەمیشە هێڵێکی ناکۆکی و شەڕەنگێزی لە نێوانیانە بێ، نەک تەنها بۆ کوردوایە. سەیری وڵاتانی عەرەبی بکە، هەر دوو وڵات هەیە و لەسەر سنوور شەڕیان نەبێت، یعنی زۆربەی ناوچەیەکیان بۆ هێشتوونەتەوە بۆ ئەوەی جێی ناکۆکی بێت. ئەگەرنا ئێمە لە سەردەمەکانی زووە، لە سەردەمی سوڵتانی گەورە سەلاحەدینی ئەیوبی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، وەکو سەرچاوە مێژوویەکان و توێژەرە بەڕێزەکان باسیەکەن، تاریخ دەولەت الئەکراد کتێبی ئاوا نووسراوە، کورد خاوەنی کیانی خۆی بووە، خاوەنی کلتور و زمانی خۆی بووە. ئەگەر بە درێژایی مێژوو
زمان و کولتوری کورد دوژمنان بیان توانایە بیسڕنەوە ئێستا من و تۆ هەرگیز بە کوردی نەمانەتوانی قسە بکەین نەمانەزانی جلی کوردی چییە نەمانەزانی خواردنە کوردەواریەکان چییە نەمانەزانی مێژوو جوغرافی خۆمان لەکوایە کەواتە واجبی ئێمەشە ئەمە بگوێزینەوە بۆ نەوەکانی داهاتوو بۆ ئەوی هەمیشە ئەو هەستە لە ناخمانە بە زیندوێتی بمێنێتەوە ڕۆژی جیهانی زمانی دایک لە هەموو لایە پیرۆز بێ هیوادارم ئینشاءڵڵا ئەم ساڵی ڕزگاربوونی هەموو نەتەوەکان بێ نەک تەنها نەتەوەی ئێمە چونکە ئێمە خۆمان زۆر ستەم و چەسانەوەمان بینیوە بۆیە زۆر هاوسۆزیمان ئەبێ بۆ ئەو نەتەوانەی کە ڕێگەیان لێگیرێ بە زمانی دایکی خۆیان قسە بکەن یا بخوێنەوە بنووسن هیوادارم هەمومان لە سای دەوڵەتی حکوومەتی هاوڵاتیا بتوانین گەشە بە توانا و ژیان و گوزارانی خۆمان بین و ئایندەیەکی پرشنگدار بۆ نەوەکانی داهاتوو.